ئێمە مکەلەفین بەوەی کە ڕوحێتی ئیسلام لەم ملەتەی خۆمانە بێڵینەوە. ئێمە مکەلەفین بەوەی داکۆکەری سەرسەختی ئەخلاق و بەها ئیسلامیەکان بین. برانی بەڕێزیەوە حتمما نێوش لەو مەملەکەتان و ئاگدارن یعنی چی هەڵمەتێکی بەربڵاوی فاحشە و لە دەستدانی ئەخلاقی ئەم مەملەکەتە بەدەستەوە لەم هەرێمە ئێمە. کێن ئەوانەی ڕوبەڕوویە بنەوە؟ ئەوانە حزبە ئیسلامیەکانن، کۆمەڵە بە دەیان ڕێکخراوی خۆی، کۆمەڵە بە سوال و سەدەقە کەناڵێکی بانگوازی خستۆتە گەڕ بۆ ئەوەی کەلێنێ پڕکاتەوە. ئیسلامیەکانن لە بوارێکی ترا کە کەناڵێکیان فەراهم کردووە بۆ خزمەتی منداڵەکان. ئیسلامیەکانن لە تەوژمەکانی تر کە کەناڵیان هەیە بۆ دەعوە بانگەواز. ڕێکخراوەکانن کێنەوانە. ئێمە لە سلێمانی هەموو ڕۆژێ سیارەکە کە ڕاگری لە شوێنێکیان لەبەر دەرگا وەرەقەیەکی ڕیکلام دانراوە، هەمووی لەم هاوینەیە خول بۆ مناڵان کراوەتەوە. کێنەوانە؟ هەموو ڕێکخراو ئیسلامیەکانن. کێ بیری لای ئەوەیە کە مناڵێکی 8 ساڵ و 9 ساڵ و 10 ساڵ غەیری ئیسلامیەکانی کوردستان کە غەمیەوە بێ لەم هاوینە فێری دوو کەلیمەیان بکە، فێری بەهایەکیان بکە، فێری ڕێزی و حورمەتی دایک و باوکی بکە؟ ئەوە ئێمەین. ئەوان کێنەوانی تر؟ ئەوانن کەوا شەوانی سوور بەڕێوە دەبن. کێنەوانن کەوا فەساد و فاحیشە لە وڵاتەکان ناکەن.